لەلایەکەوە نەفامە فەقیرە علمێکی وای پێ نییە لەلایەکشەوە حەماسەت و یعنی عاتیفەیەکی زۆری هەیە بۆ ئیسلام بەپەرۆشە بۆ ئیسلام بەڵام بەنەزانین ئەم دووشتە یەک دەگرێ دەچێ بەچی بەرهەمەکەی چی دەبێ مسلمان بە کافر دەزانێت لەو ناوە کەسێک دێ فێڵی لێ دەکا دەی خەڵەتێنێ کاکە تۆی جەرگ سوتاو بۆ ئیسلام تۆی بەپەرۆش بۆ ئیسلام تۆی گەنجی دڵسۆز بۆ ئیسلام نابێ دابنیشیت ئاوا پێویستە تێبکۆشی بۆ ئیسلام چی بکەین بۆ ئیسلام وەرە آخر چۆن چی بکەین بۆ ئیسلام وەرە بڕۆ خۆت بتەقێنەوە باش ئەوە گەنجی داماوت بە کوشدا گەنجەکە چوو خۆی تەقاندەوە لە ناو شارێکدا شاریشی مسلمان کە کۆمەڵێ پیرەژن و پیرەمێرد و گەنج و لاو و خەڵکێکی کوشت ئیسلام چی لێ هات ئایا ئەمریکا ڕووخا یا رووسیا داڕما یا سین یا کوێ لەناو چ وڵاتێکی کافر یا جوولەکە و ئیسرائیل لە ناوچوو یعنی پێم بڵێ ئیسلام چی بەسەر هات بەرز بۆ و کافر نەما چیت کرد پێمان بڵێ چیت کرد گەنجێکی داماوت لە ناو برد وات لێ کرد کە بچێ خۆی بتەقێنێت خۆی تەقاندەوە داماوە وات شەحن کرد وات لێ کرد هانتدا قەناعەتت پێ کرد بچێ خۆی بتەقێنێتەوە ئەو بۆ ئیسلامە بۆ ئیسلام دەیکات علمی نییە زانستی نییە لەولاشەوە بەڵام زۆر دڵسۆز و بەپەرۆشە بۆ ئیسلام حەماسەتێکی زۆری هەیە ئێستا ئەو حەماسەتە بەجەهلەوە تۆزێک یاک تۆز حەشوەیەکت دایە شەحنت کرد ناردت بڕۆ دەی ئەوە چوو خۆی تەقاندەوە داماوە ئێ باشە پێم بڵێ چیت بە چی کرد بۆ ئیسلام ئیسلامت سەرخست وە کوفرت بنخست یا بەرهەمەکەی چییە بەرهەمەکەی باوکو دایکی ئەم داماوت جەرگ سوتاو کرد ئەو کوڕە گەنجت لە ناو برد لە پێناوی هیچ کۆمەڵی خەڵکی بێتاوان کوژران لە پێناو هیچ کۆمەڵێ بەرژەوەندی و مەسلحەت و ماڵ و حاڵی خەڵک تێک چوو کاول بوو لە پێناو هیچ کۆمەڵێک خەڵکی تر دەست و چاوی لە دەستدا لە پێناو هیچ کوفریش هەر کوفری جارانە و ئیسلامیشە لە شوێنی خۆیەتی بۆی بەڕێزەکانم تەماشا دەکەین دائیمەن ئەوانەی لە پشت زێدەڕەوی و توندڕەوێتین دائیمەن گەنجانی سوفەهاء الأحلام حدثاء الأسنان کێ دێنن گەنجانێک دەقۆزنەوە بەکاریان دێنن کە جاهل تەمەنیان کەمە علمیشیان کەمە تەمەنیان کەمە و علمیان کەمە هەنی بۆ نمونە بینیمان جا بە هەر شێوازێک بوو بێ من نازانم بەس خوا دەزانێ یعنی چەند گەنجێک کە بە حساب دەچنە محافەڵەی سلێمانیەوە هەولێرەوە ناو پارێزگا موالیدیان چەند بوو مناڵ گەنجێکی هەرزەکار ئەو گەنجە هەرزەکارە دڵسۆزیەکی تێدا بۆ ئیسلام بەڵام چی نییە علمی نییە علمێکی شەرعی نییە کە تێبگا ئەم قەزیە بەو شێوازە نییە ئەم مەوزوع ئاوا نابێت دینی خوا بەم شێوازە سەر ناکەوێت بەجوو تێنەعل و دەمانچەیەکت بەدەستەوەیە و بچیتە ناو پارێزگایەکەوە سەعات حەوتی بەیانی بڕۆیت و کەسی لێ نییە و دەی وەڵا ئیسلام سەردەخەم ئیسلام ئەوە سەر ناخرێت ئەوجا بۆ ئیسلام لە ناو محافەزە سەردەخەی پێمان بڵێ ینی چۆن ینی چ دەکەی لە محافەزە تا ئیسلام سەرخەی بە هەر حاڵ ئەسڵ و فەسڵی چۆنە بەس خوا دەزانێ من نازانم چۆنە بەڵام طبعا ئەو جۆرە تەفکیر و ئەم جۆرە بیرکردنەوانە کە گەنجی داما و هان بدرێت و کاری تیرۆریستی پێ بکرێت ئەو بەڕاستی زەرێکی گەورەیە لە گەنج دەدرێت زەرێکی گەورەیە کە تووشی مسلمانان دەکرێت بەرهەمەکەشی هیچ نییە وتمان کە زێدەڕەوی و توندڕەوی چ لە بواری تەکفیردا بێ هۆکارەکەی چییە ئەوانە نەخۆیان زانان نەپەروەردەی دەستی زاناکانیشن